زیاتر باشتربوونیان و زیاتر فێربوونی زانستەکان کە گرنگی درێ بە زمانی بیانیەکانی کێکیش لەوانەکە ئێستا زۆر گرنگی پێدرێ زمانی ئینگلیزیە کە مناڵ کاتێ سەرەتا ئەچێتە مەکتەب دایبابەکان زیاتر هەوڵی ئەوایەن کە مناڵەکان بخەنە مەکتەبێکەوە کە بە زمانی بیانی بێ و زمانی کوردی زمانێکی لاوەکی بێت تەنانەت زۆر کات مناڵەکان وای لێت کە لە ماڵیشەوە بە زمانی کوردی قسە ناکە ئەمەش کاریگەرێ بێت لەسەرەوەی ئەم مناڵە زیاتر کولتور و فەرهەنگی خۆی لەبیر بچێتەوە زیاتر ئاشنا بێت بۆ وڵاتانە و چۆن ئەڵێ خۆشەویستی بۆ وڵاتەکەی زیاد ناکە و ئەمەش وای لێ کە زمانی دایک لە لای کەم بێتەوە ئەسڵان هیچ هەستێکی بۆ وڵات و خۆشەویستی وڵاتی خۆی نەمێنێت ئەمەش وای لێ کات کە ئەم مناڵە هیچ شارەزاییەکی لە کولتور و فەرهەنگی وڵاتەکەی خۆیان نەبێت و زیاتر ئێمە پێمان باشە کە مناڵ ئەگەر هەر بشخرێتە مەکتەبێکەوە لە دوای 10 ساڵیەوە اینجا فێری زمانێکی بیانی بکرێت بەڵام پێش ئەوە هەر بە زمانی کوردی قسە بکات ئەمە وا کات کە هەستێکی زیاتر چۆنەڵی جیاوازتر خۆی پیشان ئەیا لە مناڵی تر و زیاتر ئاشنا بێت بە کولتوری ئەو وڵاتە ئەو زمانی کە فێری بووە هەستی چۆنەڵی بۆ وڵاتەکەی و بۆ چواردەورەکەی خۆی نامێنێ خۆی بەنامۆ ئەبینێ زیاتر گرفتەکان ئەوەیە ئێمە بێ ئاشکرای بکەین کە ئەوەی هەیە لە مەکتەبە ئەهلیەکانە گرنگێکی زیاتر بە مناڵ ئەدرێ بەڵام ئایا ئەم گرنگیە تەندروستە تەندروست نییە ئەویان ئەبێ چۆنەڵی لێکۆڵینەوەی لەسەر بکەین بەڵام مەکتەبە حکومیەکان لەبەرەی بە زمانی کوردیە لەبەری ژماری مناڵەکان زۆرترە بۆی دایک و باوکەکان زیاتر مناڵەکانیان ئەخەنە بەر خوێندنی ئەهلیەکانیش زیاتر گرنگیە بە زمان و ئەمە تەنها لە مەکتەبەکانیشان نیە بەڵکو لە باخچەکانیشە یەکێک لەو مەرجەسەرەکیانەی کە ئەیانەوێت مناڵەکان بەشداری بکەن ئەوەیە کە زمانی ئاماژە بۆکەن کە زمانێکی بیانی هەیە لەم باخچەیە لەم دەورەیە بەڵێ